میوانیم ئێوارەیەم یەکێکە لە قەڵەمە هەرە دیارەکانی نێو دنیای شار و ئەدەبیات و خاوەنی چەندین شاری تایبەتە و تاوەکو ئێستاش خاوەنی سێ دیوانە کە ئەمڕۆ نوێچین دیوانی لەژێر ناونیشانی لە خۆشەویستی تێرنابم بڵاو کردەوە. گفتوگۆکەین لەگەڵ ئەم دیوانە و دیوانەکانی پێشووتریش لەگەڵ زۆر بەڕێز ڕێبوار دەلا کە بەڕێزیان نووسەر و هەروەها شاعرن. کاک ڕێبوارگیان سڵاو لێبێم کاتت باشوێ. زۆر سپاس بۆ تۆ. پێم خۆشە لە خۆشەویستی تێرنامەوە دەست پێ بکەمەوە. اینجا حەزەکەی کتێبەکە ئەگەر بێ بە من بزانم چەند شاری تایە؟ تقریبا لاپەڕەکان 490 باشە. ئیتر شعرەکان زۆرە بەخوا نازانم بەڵام لە 490 لاپەڕە عەجیبە. لە 490 لاپەڕەیە. اینجا لە خۆشەویستی تێرنابم ئەمە ناونیشانی شعرێکە یان نەخێر هەر ناونیشانی شعرێکە و شعرەکە لەناو کتێبەکە. بۆچی ئەمە هەڵبژارد؟ سێرکە ئەگەر باسی خۆشەویستی کەین تەمان ناونیشانێکی جوانە لەبەروی هەچ کەسێک کە دەست باتە ئەمە حەزەکەم سەیری کات تێر نابم لە خۆشەویستیت. یعنی وەکو دایک وەکو عاشقێک کە تێر نەبی لە خۆشەویستەکەی وەکو وڵاتەکەت کە تێر نابی لە خۆشەویستەکەی کە تایەژیت. یعنی هەموو ئەم شتانە ئەوم هەڵبژار کە لە خۆشەویستی تێر نابم. جا من وام شارەکەمم زۆر خۆشەوێ و مناڵەکانم خۆشەوێ خێزانەکەم مەسەلەن خۆش بوێن هەر بمێنن بۆ تەمیان. دایک و باوکم نەماون بەڵام هەر زۆرم خۆشویستن دیارە شتێکی زۆر بۆ ئانیشیت هەم بۆ دایکم و بۆ باوکیشم بەڕاستی. باشە پێم خۆشە بزانم ئەمە کۆکراوی شاری چەند ساڵە؟ ئەمە سێمین دیوانە. 10 ساڵە دیوانت نییە؟ 10 ساڵە ببانی دوو کتێبم هەیە بەڵام ئەمە 10 ساڵە خەریکی کۆکردنەوەی ئەوم ئەمڕۆ لە ڕۆژی سێشەمەیە بڵاوم کرد. ئەمڕۆ کۆمەڵێک پرسیاری قورسە لە یەکەم کاک ڕێبوار اینجا بزانم کۆنترین شاری تایە هیکەیە؟ لە 2014 دەستم پێ کرد. 2014 یعنی دەست پێکراوە تایەتی هەتا ئەگاتە بڵێن بەڕێزبەندی داتنان بە ساڵ یاخود نەخێر؟ نەوەڵڵا دام نەناوە بۆمە دایمە پێشمەڵم بەڕاستێکی بەس دەمنەوە هەتا ئەگاتە 2 مانگنەوە پێشتی 2 مانگنەوە پێشی تایە بڵێ هەمووی پێکەوە. باشە کەم شاریان زۆر خۆشەویستە؟ سیرکە ئەمە وەکو خێزان و مناڵ وایە خۆشم نەویستە نەمەنووسی نەمەخستە کتێبە هەڵبەتە هەمویان جوانن بەس چۆن مناڵێکێک کچێکێک کوڕایانیەوە نیە ئیشە گەورەیە بچکۆلانەیە تەمەنەوە نیە ئەمەی تایە بەڕاستێکی. باشە هەریەکەیان ئیلهامی بابەتێکن یاخود هەندێک جاریش لە ناخەوە شارەکە نووسراوە؟ تۆ بەرکەوتنت هەیە ڕۆژانە بڵێن ئەو شتانی کە لە ژیانتای لێدەیە ئەگەر عاشق بێت لێدەیە ئەگەر خۆشەویستی خاکەکە بێ ئەویش بەردەوامی لەگەڵتایە دایک و باوکت لە ماڵەوە هەیە سروشتی نیشتیمانەکەت جاری وایتر بۆ شتەکان ئەو گرێنە جاری واشە دڵخۆش دەکا بەڕاستێک لەبەرەوە کۆکراوی هەمویانی تایە ئیلهام تۆ بێ لە هەمویانە وەرگری ئەگەر تۆ مرۆڤ بیت و هەستت هەبێ و سۆزت هەبێ دڵنیا بەلەوەی کابێت لە هەر شتێک لەوانەیە بەرکەوتنێک لێدانێکت هەبێ بەڕاستێکی بۆ بتوانانی شعر بنووسی. دروستە ئەگەر ئەو پرسیارە بکەم کاک ڕێبوار زیاتر شعرەکانی بۆ چ بابەتێکە نووسێت هەکاتە هەموو بابەتەکانە نووسیت؟ بەڵێ منە بێت لە هەموو بابەتە نووسم چکە ئینسان پێ دەڵم تۆ هەستە تۆ لەگەر لە بازاڕە بگەڕی فەقیرێکە بینی کابرایەکە بینی مەسەلەن بە نوعێکە بینی تۆ هە لە خۆ تۆ هەستێکی سۆزێکی خۆشەویستیت بۆت هەیە بەڕاستەکەی مناڵێک ئەگری هەستێکە دێ مەسەلەن چۆنەڵی ئەم دەشت و دەرەگە خەڵکێک ئەچێ نێرگەلەیەگە خۆیان جگەرێ فرە ئەو هەموو سەر شاخاس و تێنێت تۆ ئەگریت بووی چۆن ناگری بووی ئەنی بۆ هەموو شتێک گریانە دێ دایکە دێ نەخۆشە تۆ بەردەوام تۆ ئەگریت ئەتوێ باوشی پێ بکەی ئەتوێ دایمە جێت نهێڵێ بەڕاستەکەی کەواتە نیشتیمانەکەت ئاوا یعنی ئەوەی کە لە غەریبی هەروایین تۆ جابوونەوە ینی لە یەکتری وەنیا خەڵگە چێ بۆ خارج جابوونەوەی ژن و مێردێک دوو خۆشەویست ئەمانە هەموویە بێ بە ئیلهام و بەمیەتە لای من کەواتە بەرکەوتنم هەیە و لێدانم لای ئەو هەموو کۆمەڵەشتۆ بۆ من هەیە. اینجا حەزەکەی شارەکان هەمیشە بەدەنگی خۆت بخوێنیتەوە یاخود ئەگەر کەسێکی دەنگ خۆشیش شارەکانت بخوێنێتەوە ئاساییە لەلات؟ وڵی خۆی کە شارەی نووسیە زانی هەناسەکانی لەکوایە بەڵام ئیلقای شعری شتێکی کە ینی هەناسەکان لە چوار ڕاوەستی تۆمانە شاری خۆتە زانی لەکوێ بۆی وەستی بەڵام زۆر کەزی ئیلقایەکی شعری زۆر خۆشی هەیە نادرن کەمن بەڕاستەکەی چۆن کاتی خۆی لە ئێرانە مەسەن کوردەکان شکوڵای بابان هەبوو لێرانە ئێستش لای خۆمان مەسەن کاک حەمید بانەیە کاک باسەدێ مەسەن شاری جوان خوێنەوە حەزەکەی ژوان لێ بگری لە فیسبوک کاکێت حەزەکەی ژوو بگری ڕاستە لە ئاوازیان لە سەوتیان هەم لەو شعری کاڵێ مژار چاچەنە زۆر هیلاکیت من سوپاس دەکەم کە لە مەراسیمەکەەوە هاتی دواتریش لە داخەنەوەی شارێکەوە باس لە مەراسیمەکە کەین کە چۆن بەڕێوە چوو بەزستا منیش و بنەرانیش پێمان خۆشە گەمان لە شارێک بێت جاگەر شارێک بێ بەدڵی خۆت واللهی من هەمووی بەدڵە بەڵامی تر لە هەر شوێنی حەزم کردو شعرێ بخوێنەوە نەک بڵین ئەمە بەرم لە کۆڕەکەیە لێرەوەنە تا لێرا شتێکی جیاترە خوێنی خۆش حاڵە بین فەرموو. جوانی لە عومرما نەمدیوە
کەسێ وەکو تۆ جوان بێ ئەوەی لە تۆ ئەڕوانێ ئەڵێ ماشەڵڵای لێبێ ئەم ڕووە پڕخەندەیە مانگشان نادا لە شانی نە شاعیر بۆی وەسفەکرێ نە نەقاش نەخشی جوانی لێوی سوور وە گوڵەباخ چاوەکانی ئەستێرە ڕوومەتئاڵ ڕەنگی قژی ڕەشێکی ئەجگار تێرە گەنم ڕەنگ جوان لە شێوە لە بەرگا وەکو بەهار تەسریحەی سەری بە گوڵ چنراوە لە سەر و خوار باڵای ڕێک وەک سنەوبەر ناسک لە ڕووا شیرین پاک و بێگرد وەک کانی جوانتر لە ئاسمانی شین وەک نێرگز بۆنی خۆشە دنیای پڕ کردووە لە ڕەنگ هەر لەبەر تۆیە دەشت و یاڵ بۆتە یەک پارچە ڕەنگ بە شەقام و ڕێوبانە بە نەرمی دەیت و دەچیت ئەم جوانیانە تۆ بن چۆن بەناو دڵمان ناچیت خامەتەر جوان بێ هەستێکی چۆنە کاک ڕێبوارکە با بڵێن شارەکە ئەنووسیت هەر خۆتی بەڵام دواتر کۆمەڵە کەسانێک دانیشتون تۆ بۆیانە خوێنیتەوە بەڵێ خۆی شعر مەسەلەن نووسینەکەی نووسیت خۆت بلاتەوە جوانە خەریکی ئەبیت بەڵام کاتێک ئەمە مەسەلەن ئەگەر بکرێ بە ئاوازێک چێت بە ئاوازێک و گۆرانی بێژەگەڵێ هەستەکەی لێمە چییە بەرجێکی زۆر جوانتری بەبەرەکرا بەردەوام لە جوانیە ئەبێت تا چێتە سەر گۆرانی جگە لەوەش کە خەڵکی گوێ لێ ئەگرێ مەسەلەن ینی بە پەرۆشەوە بێ گوێبیستی ئەمە بێ حەزەکە شاریشکی بۆ بخوێنیتەوە مەبەستم ئەچێتە ناو خەیاڵیەوە بەڵام هەر کەسە و ئەو شتی ئەوێ کە لە دڵیایەتی کە لە خەیاڵی ئەوەیە هەنیم شعرانە کە نووسراوە شێرکۆبێکە شتێکی زۆر جوانیە ڕۆژێک پێڵن زۆرە شعر نووسیوەڵە مشکلە نییە مویمێ بەقدر پەنجەکانی دەسم خەڵک شعری بەدەڵێت چکە کە گۆرانی بێژێک سیدیەک دەرەکات دە گۆرانی سەرگی تۆ دوو گۆرانی لێدەیە و دوو گۆرانی زۆر خۆشێ بەردەوام تۆ هەرم دوو گۆرانی لێ بەس کەسێکی کە دوو گۆرانی کاڵە بژێرە کەسێکی کە دوو گۆرانی کاڵە بژێر کاتە سیدەکەم و کەس بەدڵێتی بەزاریەکە و دوو گۆرانی هەڵبژار زۆر باشە خامەت هەرجان بێ جەبە باسێک لە مەراسیمەکە بکەین بزان مەراسیمەکە چۆن بەڕێوە چوو و چی بوون چالاکیەکان تەنها خوێندنەوەی شعر بوو یاخود بابەتی تریش هەبوو من خۆم کابراایکی کۆمەڵایەتیم لەگەڵ خەڵکە کۆنتاکتێکی زۆر باشم هەیە کۆنتاکت مەسەرەن وەکو دەلاچیەکەم وەکو شخصێتی خۆم وەکو شعریش دوکانەکەم وەکو شوێنێکی هوەری لات و هوەرمەندانی لات و لەگەڵ ئێواری لێ کۆمەڵی هوەرمەند لای من نووسەرە شاعیرە ئاوازدانەرە میوزیسانە ئیتر کۆنتاکتێکی زۆرمانە ئێواران چایەکی زۆر بێکەوە خوێنانانیش بێکەوە خوێن زۆر بە ئێواران لەبەرەوە لەگەڵ یانە کۆنتاکتێکی زۆرمی و بەردەوام ئێمە لە قسە و باسی شعر و ئاواز و گۆرانی جەوەکە لام زۆر خۆشانی شعریش بەشێک بۆ لە ژیانمانی چۆن ئینسان دەستی پارچەیەکە بێ لە جەستەی ئێستا شعریش بۆتە پارچەیەک لە جەستەمان و لە ڕۆژان لەگەڵ یاژی زۆر باشە ئەم کۆبوونەوەە کاریگەریان لەسەر نووسینی شعرت هەیە یاخود نە چۆن زەین چۆنە سەقافەت خوێندنەوە یاخۆ نووسین بەرکەوتنەکانتە لەگەڵ ڕۆژانە لەگەڵ خەڵکە لەگەڵ کچایە لەگەڵ کوڕایە ڕۆژنامە نووسایە ئەوە چکە کەسێکی مەسەم دوکانمە چیرۆکیی جوانە بۆ جەڕێتەوە چیرۆکیی خۆیەتی ئەم چیرۆکە لای تۆ بێ بە ڕاستەکەی بە شارێکی جوان بە چیرۆکیی جوانێکی بە شتێکی جوان بەڕاستەکەی ئەمانە هەمووی گرنن زۆر باشە چۆنە گەمان لە شارێکی تر بێ بام دەرفەت بێم ئێوارەیە زۆرترین شعروان گەلێوە چاوە خۆش بێ خۆزگە تەمەنە ڕۆشتەوە بەرەو قۆناغی مناڵی لە ئامێزی دایکما بووم سەرمەخستە سەر باڵی من چیم داوە لە گەورە بوون لە ئازار و پەشێ و حاڵی لەگەڵ دایکمدا ئاسوودە و لە خەم و پەژارە خاڵی بەڵام ئێستا کە پێی ناگەم مەگەر بە خەو بە خەیاڵی دڵ و دەرونی خۆم خۆشکەم نەک عومرێکی پڕ لە تاڵی خۆزگەم بە جاری جارانم بە تەمەنی گڕ و کاڵی هەر ئەو دەمانم پێخۆش بوو بێ ئاگا لە ترش و تاڵی بۆچی کەس لە کەس ناپرسێ لە یەکتر حاڵ و ئەحواڵی گەورەبوون ئاوایە بۆیە هەزار خۆزگەم بە مناڵی خامەتەر جوان بێ گومان هەمیشە هەر یەکەمان وێنە شعرەکان بە شێوازێکەکەین اینجا لەگەڵ با بڵێن نووسینی شعرە خوێندنەوەی تایبەترایە خود بوونی بە بەرهەمێکی هوەری واتە بوونی بە گۆرانیەک واتە یەکێک لە شعرەکانی تو ئەگەر بەدەنگی خۆت بخوێنیتەوە هەستەکە زۆرترەگات یاخود ئەگەر لە لای گۆرانی بێژێکەوە بکرێت بە گۆرانیەک و ئاوازێکی بکرێت بەبەرە کەکرێ بە گۆرانیە ئاوازێکی بۆ دادێ یەک دنیا خەڵک جۆبیستیە بێ چکە کلیپی بووە کە ئەچێتە سەر
تەلەڤیزۆن 1 ملیۆن کەس مەسەلەن بینەری هەیە ڕۆژانە مە لێرێتەوە و جگە لە سۆشیال میدیا و جگە لە ینی ڕادیۆ ئەمە دەورێکی ئەساسیە بۆ گەیاندنی و شەو دیێڕەناسکەکانی شاعیر بۆ خەڵکی بەڕاستی دەڕێ ئەوە تۆ زیاتر خەڵگە ناسری ئەمە شتێکی ئینکاری لە ناکرێ بۆ چونکە ئێمە خوێنەرمان کەمە ڕۆژێک شتێکم خوێنەوە ئەڵێ کابرایەک دوکانێکی کتێبی هەیە دوکانەکەی بەجێشت و چوو بۆ ناخواردن و دەرگاکەشی دانەخستووە بۆ لەبەرەوەی ئەگەر دزێکیش بێ ناچێتە دوکانەکەی بێت چونکە کتێبەکە ناخوێنێتەوە ئەو و خەڵکی زۆر کتێب ناخوێنێتەوە لەبەرەوە وەکو دوکانێکی ئاڵتونچی نیە شتێکی لێبێ لێ برن لەبەرەوە بەڕێی من خوێنەرمان کەمە زۆر جۆ ناگرن بەڵام لە ڕێی گۆرانیەکەوە هەست و سۆزێکی تایە لەو خەیاڵی کە ئەو بیری لێکاتەوە ئەو کەسە و مرۆڤە گوێی لێگری و حەزی لێ زۆر باشە پەیوەندیت لەگەڵ هونەرمەندان و گۆرانی بێژانە باشە و زۆرینەشیان ئەوزام کۆنتاکتێکی باشە هەیە لەگەڵیان هەم حکومەی خۆت باسە کرد و لەگەڵەوە شاکە شاعیرێکی دیاریت پێشنیارت بۆ کەن شعرێکیان بۆ بنووسی شتیوە ئەبێت یا خود نەخێت و ئەو هەستەی خۆتەتەیەکی بە شعر ئەبێت ئەوان بەدڵیان بێت بۆ ئەوەی کە ئەوانیش ببڵین هەستەکان لا دروست ببێت اینجا بتوان ئاوازێکی بکەن بەبەرا و بیکەن بە گۆرانی بە دوو جۆر هەیە جۆرێکیان هەندێک ئاوازیان هەیە هەندێکیان شعرەکە دەبن ئاوازێکی گۆدانێن تەمەن من شعرم لە خەیاڵی خۆمان نووسیوە تۆ کە کەسێک شتێکە بۆێنێ لە خەیاڵی تۆیان نییە تۆزێ ناخۆشترە و قورسترە ناڵم نانووسرێ بەس من بە وشکی ئەزانم بەڕاستەکەی یعنی و ئاوازێکی هەیە تۆ ئەبەستێتەوە بم ئاوازەیە وەڵێ ئەبێ ئاوا بێ لێرانێ ئەو بەستێت ینی سنوورت بۆ دانێ بەڵام من لە خەیاڵی خۆمان سنوورم نییە من لە ئازارەکانی خۆمان سنوور نییە توانم شت بنووسم لەبەرەوە کە ئەمانم نووسی زۆر جار ینی نەک بڵین گلەی بەس من داوایان لێکم ئێمە کتێبێکمانێن 490 لاپەڕە شێرە یعنی تو بۆ بەشونم ئاوازەیە گەڕی لەبەروی پێیوەستەکە بەڵام بۆ نایی بگەڕێمە شتێکی ئاوازێکی نوێتر دانێ بۆ ئەمە بەڕاستی ڕاستە اینجا لەگەڵەوەشە هەندێک کات هەیە وەکو ئاماژەت پێکرد دانانی بە بڵین ئاوازەکە خۆی هەیە و دانانی شعرەکە بێگومانم قورسترا وەزن و قافیە و ئەم بابەتە لەو کاتانەیە چۆنە کاری لەو شێوێت بە ئەنجام گەیاندووە طبعاً زەین چون هەندێک شعر هەیە حڕە هەندێک مەسەلەن لە شوێنێکە مەسەلەن دەبڕگێ لە شوێنەکە بێ بە 12 بڕگەکانی جێ یعنی بعضی جار کەڕەتی وایە لە حڕەکانە تۆ وەزنێکە بەستی تۆ بە چەند دەڕێکەشنی ئەم وەزنا بەستی تۆ بە ئەو مشکلە نییە بەڵام لەوەی کە ئاوازێکیان هەیە خۆیان ئیتر ناتوان ئەوان دەستکاری کەن دیگەشتی ئێمە بێت دەستکاری شعرکەین بۆ چوارچێوەی شتەکەی ئەوان لێرە ئاوا دروست ڕاست لە تۆڕ کۆمەڵایەتیەکانیش باشیت ئەکتیڤیت و زۆر شعریش ئەبینین کە بڵاوی ئەکەیتەوە ئەگەر یەکێک لەو شعرانەی تۆ برا بەبێ ئەوەی کە پرست پێ بکەن و بوو بە گۆرانیەکی دیار و گوێگرێکی زۆریشی هەبوو ئەمە بە مافی خۆت ێزانی ئەگەر بۆ نمونە گلەی لە هونەرمەندەکە یاخود ئاوازدانەرەکە بکەی لە بەرەوەی پێشتر پرسی بە تۆ نەکردووە یاخود ڕای تۆی وەرنەگرتووە لەتەرە ئاوازێک کە بۆ شعرەکەتی داناوە خۆی بەڕێی من ئەگەر باسیکن پێشەوە تۆ ئەچی تاج ماڵەکە لە دەرگای ماڵەکە اینجا چیتە ژوورەوە کەس نابێ بێ دەرگا مەسەن بات و بێ شعرەکەت بێت بەڵام ئینسانە بێ بەخشندەش بێ یەکجار ئینسانە ئەونا هینینەکە دەدی خۆ دەڵێ فەرمی ئێستاڵی ئەیکردوتی بە شتێکی جوان و هەم خزمەتی تۆشی کردو بەس پێی نەوتوی بەڵام دوجار شتێکی جوانی کردو ئەگەر شتێکی ناشین بوو احتیمالە بتوێ گری لێ بکەی بۆ جارێکی هەندێک کەسی ژێ نازانێ هەندێک کەسی ژێ لە حەسرەتی ئەو شتە جوانە و شعرە ئەوێ زووجێ بەجێ کاوجارێ بە کەس ناڵێ و کەرتووە لەناو ئیشەکەیە تۆ تەلەفۆنێکت بۆ کەڵەوە لەناو شتۆ دوێ ئەمانی بەڵام ئینسان دڵی گەورە بێ منەڵم دنیای هەمومان بەجێ ئەڵین ئەکرێمە فێری یەکتری بکەین ئەکرێمە هەموو نقطەیەکدا بنێن و وانەیەک بێ بۆ هەمومان لێوەی فێربین بەڕاستی دنیا بریتێ لە وانەیە کا بێ لێوەی فێربین کە لێوەی فێربووین و کاتە بەخشندەژەبین هەمیشە بەخشندە بیت سێم بۆ بڵین پەرتووکی خۆت یاخود کتێبی خۆتە کە دیوانێکە بڵاویەکەیتەوە لە ماوەی نووسینی خۆتە گۆڕانکاری لەگەڵ چوونە تەمەن و ئەزمموی زیاتر و هەروەها زیاتر ناسینی خەڵک قەڵەمەکەت گۆڕانکاری بەسەردا هاتووە بابەتەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە یاخود نەخێر ڕێچکەیەکە لە گەنجیەوە تاوەکو ئێستا لە لاویەوە تاوەکو ئێستا بەردەوامی لەسەری بڵین خۆراکی ئەم شتانە خوێندنەوەیە لەگەڵ چینی تۆژەکانە دانیشتن حتا ئەگەر لەگەڵ کرێکارێکی بەسیتا بوو تۆ بێ لەگەڵ هەمچکە هەموو مەکەس معاناتی و خۆشیشیە بەڵام چۆن گۆڕانیشی بەسەرنای بەنەوەی کەش باس یەکەم تۆ مناڵێکی وردەوردە گەورە ئەبیت مناڵێکی پشکۆلانی وردەوردە گەورە بێ عەقڵت گەورە بێ بیرە گەورە بێ سەقافەت ئەگەر بتەوێ زیاتر گەورە بێ وردەوردە شعرەکانیشت گۆڕانکاری بەسەرایەن مەسەلەن
تۆ لە گەنجیتان لەوانەیە هەندێک تەسەڕوفات هەندێک شتێک کرد بە کەسە گەوری گاڵتت بۆ پێکەنینیشە بۆ حاڵەیە بەڵام ئەو تەسەڕوفاتە مناڵانەیە توی کردە بۆی ئەمڕۆ هەندێک شاعریژێ کاتی خۆی کە ئینوسیت ئەوانە شتێکی سادە بێ بەڵام احترام لەو شتە زۆر ئەگری وەکو ڕسمێکی کۆنی مناڵی وایە ئەمە حەزەکەی ببینی ماچی پێ چووکە ئەوە دوێنی تۆ بەس ئەمڕۆی تۆ ئەم ڕۆژە مەسەن پرشنگدارەیە کە خۆ دەیبین یا ئەوەی کە خەڵک گوێ لێگرێت لەم دیوانە هیچ کام لەو شعرە زۆر دێرینانە ئێمە جارێکتر ئەخوێنینەوە یا خودنا تێنەگەشت لەم دیوانەیە هیچ کام لەو شعرە زۆر دێرینانی کە لە تەمەنی لایەن بڵێ نووسیوتن ئەخوێنینەوە جارێکی تر یا خودنا یعنی بیخوێنین و بەعامەڵ ینی خەڵک لێرە بوونی هەبێت واللهی لەمەیە ئەوەنە تۆزێ هیلاکم بەڕاستەکەی و نییە مشکم تۆزێک زۆر ئیژ ناکە لە برێ ئەمڕۆ زۆر ماندوو بووم گرنگەوەی مادووبوونەکە بەڵام مادووبوونێکی زۆر چکە ئازانی چۆنە شتێکی کۆن هەبووە لە دەستی ماندوو لەسەر سکی تێرە هەموو ماندووبوونێک مەسەن کە تۆ ئیشیژەکەی پارە پێیاکە ئێوارە کاڕووی تۆ دڵت زۆر خۆشە لەبەرەوەی تۆ ماندووبی بەڵام پارەت پێیا کردووە و ئەمڕۆژ چۆنڵی ماندووبوونەکەمان بەزای نەچوو قەرباڵغێکی زۆر و ینی خەڵکیی زۆری تابوو لە هەموو کتێبەکانمان دیارە هەر شتی تایە شتی کۆنیشی تایە لەوانەیە بەعزە جار ئەوەشی تابێت کە حەسکەمەوە لە ڕابردوو لەوانەیە چکە هەموو جوانەکان من وایە بینم لە ڕابردووە ڕابردوویی زۆر جوان هەیە ئیسان دایمت تەمەنای بۆکە هەموو ئینسان کە پیریژە بێ حەزەکە باسی ڕابردووی خۆم بکات چکە کە تەمەنی پێیا کرد و کۆمەڵ یادگاری زۆر جوانی لە ڕابردوو دایمە باسکردنی لەسەر ڕابردوو لە جوانەکانی ڕابردووە بێگومان هەر ڕابردووش ئێستاوای کردووە کە ڕێبواری دەلاک لە ئێستا دیوانی خۆی بڵاو بکاتەوە اینجا هەمیشە لەگەڵ وەزن و قافیەیەیت یاخود هەندێک جار هەیە شاری سەربەستیشە نووسی نووسیمە شاری سەربەستی بەڵام زۆربەی وەزن و قافیەیە بەڕاستەکەی ئەوەشم نووسیوە نەک بڵام نەمنووسیوە بەڵێ باشە لە بینی کاک ڕێبوار با بپرسم تێکستی گۆرانی و هەروەها شعرا چ جیاوازێکی هەیە بۆ تۆ ئێستا منەوەی کە گوێم لێ بوو شارەکانی تۆش دەبڕی هەمووی وەزن و قافیەن زۆر بە بڵین شێوازێکی جوانە کە توانێت بکرێت بە گۆرانی و ئاوازیشی بۆ دابنرێ چ جیاوازێکە بینی لە بینی و توانایە خۆت بەڵێ ئەسا ئەوە نەبێ شعری حڕیژ نەکرێت بە گۆرانی ئەکرێت ئاوازدانەری زۆر باشمانێن زۆر بەتوانن کە ئەتوانن تۆ بە حڕیشت بنووسی بۆ شتەکەن بە گۆرانی چی جوانیانی یعنی ئاوازێکی جوانی بۆ دانن بەڵام فەرقەکان چییە؟ ئەمە بەستنەوەی خۆتە بە کۆمەڵێک دێڕەوە لەگەڵ وەزنەکان ئەمەسن چەند بەرگەیە نووسی 5 4 دێ ئیتر تۆ وەزنەکان هەمووی بێت جێبەجێکەی بێکەوە ئەمەیان هەستەکەی کەی خوێنی تۆ ئاوازێکی تایە هەستەکەی بۆ گۆرانیە بێ ئیتر لە خۆنی نازم کەشتم نووسی تر خۆم گر بەمەوە بەڕاستەکە یانی ئەوە نەبێ ئەوم نووسی بەڵام هەستەکەم چێژ لەمەیە زیاترە بینم هەستەکەم کەی خوێنمەوە کۆتایەکەشی بینم خۆشیێکی تیا بۆ خۆشم هەتا بۆ ئاوازدانەری ژێچەکەی خوێن تۆڵە کاکە خۆی پڕە لە ئاواز ئەنی یەکسەر وات پێڵە جا لەبەرەوە لەمەیە زیاتر سەرم قاڵ کردو بەڕاستی هەمیشە خامەت هەر جوان بێت زۆر خۆشحاڵ بووم ئێوارەیە لەگەڵمانە بووی و بۆ هیوایم کە ئەوە نەدانە بڕی 10 ساڵ زۆرە 1-2 ساڵی ئایندا دیوانە شعرێکی تر یاخو کتێبێکی شعری تری تۆ لە نێو کتێبخانەی کوردیا بین کاک ڕێبوارگیان زۆر سپاس بۆ تۆ و سپاس بۆ هاتنت بە کورسات مەگەزین بێگومان بە شارێکی تۆش کۆتایی بە پرۆگرامەکە سپاس دەکەم من 10 ساڵ ڕاستە چاوەڕێکم بەڵام 490 لاپەڕم نووسیوە ماشەڵڵا زۆرن یعنی ئەم شوانی مەکەم بە دوان لە 2014 بەڵسەنە 5 ساڵی بەسەرا بڕۆ بیکەن بە 92 کتێبێکم بە دوای کتێبێکی کەمە بێ بەڵام نێم کتێبە قەبارێکی جوانی هەیە کتێبەکە خۆی لە خۆیان جوانە مەسەلەن دەرفەتیش نابوو بۆم بەڕاست بەس ئێستا دەرفەتەکە بووە من سپاسانەکەم بۆ میواننارێکە سپاسیەوە کە مێژ عەزێتتان کێشە هەموو ستافانی کە لە دوای کامێرەکانەوە بەڕاستێکی هەر لە پرزگەوە هەتاگەینێرە بەسەر چاو من ئەو شعرە شەخێنەوە هەمیشە خامەت جوان بێ و ئازانیەمە بە دوا شعری ئەم ئێوارەی کاک ڕێبوار کۆتایی بە کورسات مەگەزینێم ئێوارەیەنین ماڵتان راوەدان بێ خواسان لەگەڵ بە فەرموو کاک ڕێبوار تەمەن وەکو گوڵێک وایە پاییس ئەی با ڕەنگی جوانی بەهاریش نایژێنێتەوە بەسەر چوو وادەی ژیانی ناخێک وەکو بیابان بێ گوڵ ناگرێ بە ئاسانی بە دەوریدا ناخولێتەوە پەروانەی عەشقی جارانی پیری یەخەی پێگرتووم و لە دەرگای تەمەنی داوم چرای ژیان خامۆشە لام لە ناو خەمیشا تاساوم گەڵای زەردی پیرەداری ڕنگ پەڕیوی بەرهەتاوم ئێستا من چەشنی خاچێکی وشکەڵاتوی بەبێ ئاوم کە ئاوڕێک ئەدەمەوە بۆ گشتە منی ڕابردوو بە تەنها یادگاریەکانمە لە ناخما ئەهات و ئەچوو ئێستش خەزانی بەهارە لە ناو خەما تەنیا کەوتوو ئاسمان سایەقەی لێ بڕا بوو بە هەوری خەمداگرتوو
ڕێبوارێکی ماندووی تەمەن ڕووناچی لە چاومە لێڵە خۆشی و شادی بەدی ناکەم لەسەر ڕێمە ژیان وێڵە مات و زیزم وەکو پاییس ناخم پڕە لە ڕەهێڵە ئەو تەمەنەی بەسرم برد خەم بەجارێ هەموو شێڵە دەستەکانە هەر خۆش